سلااوڕێ هاوڕێیان هیوادارم باش بن، تەندروست بن، سەلامەت بن لە شوێنێکی دنیان. ئەوەی دەیبینن ئەوە بەردەم پەرلەمانی ئەوروپایە. ئەو دەرگای بەرامبەرمان ئەوە دەرگای چوونە ژوورەوەیە. بڕیار بوو ئەمڕۆ وەفدێکی پەرلەمانی کوردستان بێ سەردانی پەرلەمانی ئەوروپا بکە. ئەوزان کۆبوونەوە لەگە پەرلەمانتارێکی هەبووە و لە ناو پەرلەمانتارانە بە هەمان کاکە عەبدوڵاشی لەگەردا بوو. بەڵام من لە بەیانیەوە لە کاتژمێر ئەوتونیەوە لێرەم ئەو زانیاریانە بەدەستەمە گەیشت بوو. بڕیار بوو سەر لە بەیانی کۆبوونەوەیان هەبی. ئێستا و نزیکەی 11 چارێکە لە بەکاتی ناوەندی بڕۆکسل نەمتوانیە بیانگرم. شانسیاوەرمان نەبووە بیانگرین و سێلفیان لەگەر بگرین. بەڵامی تر ئەوە نەچوە بچیتن، ئەوە نەجاری یەکەمیان دەبی و نەجاری ئاخیریشیان دەبی. هەر لەسەر ئەو بابەتەی کاتی خۆی لە ڕێگای نێوان هەولێر و مووسڵ قاچاقچی هەبوون. قاچاقچیەکان بۆ بژێوی ژیانیان لە هەولێرەوە سفر و فافۆنیان دەبردە بۆ مووسڵ و لەوێن دەریش پێداویستی تکیان دێنە بە تایبەت بەتانی و ئەو شتانە بۆی لە هەولێر بیفرۆشتنەوە. جا حکوومەتی بەعەس جملەی هەبوو لە بەرامبەر قاچاقچیەکان، دەیگوت 100 جار لە بۆنگۆ 1 جار لە بۆمە. ئێمە ژوامان لێ هاتیە لەگەر ئەو سیاسی قاچاقچیانە، لەگەر ئەو پەرلەمانتارە قاچاقچیان. تەبەن هاوڕێیان لێتان ناشارمەوە ئەم پەرلەمانتاران پەرلەمانتاری خراپ نین، بەشێکیان بیان بینین خزمەتیان دەکەین. بەڵام ئەوانی تر لە نەوعی بەهمەن کاکە عەبدوڵای حەزمان لێ سێلفی لەگەر بگرین. ئیتر لە بەیانیەوە چاوەڕێیان دەکەم و نزیکەی 4 کاتژمێرە من لێرەم لە بەردەم پەرلەمانی ئەوروپا. ئەو دەرگای بەرامبەرم وا پێتان پیشان بدەم. ئەو دەرگای بەرامبەرم دەیبینن ئەوە دەرگای سەرەکی چوونە ژوورەوەی پەرلەمانی ئەوروپایە. ئەنی لێرە هەموو وەفدەکان دەستنە ژوورەوە. من لە بەیانیەوە لەو مەنتیقەیە چاوەڕێیان دەکەم ئەوە بەردەمەکەیتی. ئیتر بەداخەوە نزیکەی 4 سەعاتە نەمتوانیە بیانگرم. بە هیوان لە جارانی داهاتوو بتوانین بیانگرین و سێلفیان لەگەر بگرین. وەکو وتم نەچوە بچیتن، ئەوە جاری یەکەم نییە و جاری ئاخیریش نابێت. 100 جار لە بۆوان 1 جار لە بۆمە. یعنی ببینن هاوڕێیان سیاسیەکانمان، پەرلەمانتارەکانمان، بەرپرسە حیزبیەکانمان چەندە ترسنۆک. یعنی بڕواتان هەبی هاوڕێیان هەتا زانیاریەک بەدەستەمە دەکا قیرسپی دەبیت. قیرسپی دەبی بەمانای ئەوەی ئەوەندە بە نهێنی شتەکان دەکەن. یعنی ئەو 2 ڕۆژە لە پاریسن، ئەوڕۆ دەبایە هاتبانە برۆکسل. نە لە پاریس برادەرانمان توانیتان بیانگرن و نە لە برۆکسلیش. ئیتر ئاوایە ئەوەندە بە نهێنی دێن بێری ئەویان نیە، دەترسێن، دەزانن کەسێک دێتن ڕیسوایان دەکاتن، چار قسەیان پێدەرێن. ئەگەر کابرا هیچی لەسەر نەبیت و کێشەی نەبیتن دەستە ناو چاوی شێری وەکو ئەمە ئێستا دەکەین. بەڵام بەداخەوە ئەمە هیچ نایانگرین، جاری وایە نایانگرین، شانسی ئاوەرمان نابیت. ئەو ڤیدیۆیەش ئەو کورتە لایڤەش تەنها مەبەستمان تێیدا ئەوەیە ببینن ئێمە لە کاتی خۆمان لە وەختی خۆمان دەگرین دێین لێرە چاوەڕێیان دەکەین، بە سەعات ناتوانین بیانگرین. ئیتر بە ئەوە وەکو تەحەدایەک بێتن لە بۆ هەموو سیاسیەکان، لە بۆ هەم پەرلەمانتارەکان. ئەگەر بوێرن ئابوێری ئەوەتان هەیە بە ئازادی کات و شوێنی کۆبوونەوەکانتیان دیاری بکەن، ناگاوە بە قاچاق بێت. ورکا کێرە ئەوروپایە ئەمە بە سێلفیتان لەگە دەین، خۆ زیاتر هیچ کەتان لێ ناکەین، بەخۆی دەستان لێ نادەین، خەمتان نەبیت. بۆیە من زیاتر کاتتان ناگرم، لێرە کۆتایی بە لایڤەکەمان دێنین. بە هیوام تەبعاً هەڵبەت پەرلەمانتارانیش دەبینن و لە شوێن کەش تاقیبیان دەکەین لە برۆکسل لەو 1-2 ڕۆژ هەتا لێرە بن. بە هیوام بیانگرین. کاتە چ خۆش ماڵاوە.